بەس کاک دکتۆر ئەو زۆر شتەیە باسی ناکە، یعنی بۆ باسی برادەرەکانم ناکە، ئەوان یعنی زۆربیان لە ژنەکانیان جابوونەتەوە. باشە من پێڵێم ئەگەر کێشەکەی ئێمە بە جابوونەوە یەکلای ئەبێتەوە قەیچێکە خۆ من و ئەو یەکەم کەس وەخی کەس نابین جابینەوە، من سوور بزانم کێشەکە بە جابوونەوە حل ئەبێ قەیچێکە با جابینەوە چی تایە؟ کاکە شێرکۆ من تێ ناگەمێنی تۆ چۆن بیرەکەیتەوە جابوونەوە کێشە حەلەکات ئەم کێشەیەوە مناڵەکان کێشەکەی تۆەوەی بە قوربان ژنێنی وڵێ ئەڵێ ژن بێنە ئەو ڕێ لێ نەگویت لە بڕۆ ژنی تر بێنە بۆ نایهێنی تۆ ناچی ژن بێنی بە پارەی خۆ تێ بە پارەی ئەوان ژن بێنی من پێم وتی من ناتوانم دوو ژن بەخێوکەم بەڕاستی ئللا ئەبێ ماڵی باوکی و یا هاو باشە بۆ سەبر ناکەی ماوەی چەندە نەخۆشم خێزانەوە 3 ساڵەوە بزانم وەکو باسان کرد باشە وایە بە قوربان 10 ساڵ نەخۆشە دوایەوە چاگە بێتەوە بۆ سەبر و تەحمل نییە بۆ سەبر ناگری کێڵە عیلاجەکان وردە کاریگەری نابێ ئەی خۆ هاوسەرگیری بە قوربانین قوربانیدان تەسێدان جا هەر کەسێ ژنەکەی نەخۆش کەوت و تووشی کێشەی بوازی لێ بێنێم دنیای چی لێ بە قوربانم ژیانە چی لێ بە دۆزەخ ڕەحمە خەڵکە ناسم بە قورئان 15 ساڵ 20 ساڵە بە دیار ژن و مناڵیەوەیەتی بە خێویانەکە خزمەتیانەکە پاچیا کاتەوە چیەکە تەمەن بەرامبەرەکەشی ژنی شەرواکە بۆ مێردەکەی ناکرێت تۆ ئەمە من هەستەکەم وەکو پەڵب وایە بەخوا کاکە ئیمکانیەت سەبر بێت تەحمل بێ وەڵام من تەسەورەکەم ئەگە تۆ سەبر و تەحملە هەبێ واز لە مەشروب خواردنەوە بێنی واز لە قومارەکە و بێنی کە کەسوکارێ زۆر بەوەنە کەسوکاری ئەو ئیزعاجن کە سقەیان نییە من دڵنیام و کاتە کەسوکاری لەوانەیە هاوکاری شێ بکای یارمەتی شێبا تۆ جارێ سەبر لە براکەم کێڵە جارێ لە بەردەممانە چەندەها ڕێگە هەیە یەکێ لەوانە ئەگەری زۆر هیچڵە چاک بێتەوانێ من راپۆرتی پزیشکەکەم خوێنەوانە دەرمانەکان زۆری کاریگەری هەبووە بەس خۆ دەزانی و نەخۆشیە کاتێوێ و نەشگەشتوەتە دەرەجە 3 و 4 تا بڵاو بوو بێتەوانێ دەسەرەتایەتی و عیلاجەکانیشی باش ڕۆشتووە تۆ بۆ من هەستەکەم ئەمە و کردووە بە بیان و پەڵب ئەچینا بەخوا من نازانم پیاوی وەکو جەنابە عاجز بە من قسەکان ڕاستە زۆر جاڵێ قسە حەق ڕقە بەڵام ئەوە حەقیقەتە ئەم ئافرەتە نەخۆشە پێویستی بێ هەمومان پشگیری بکەین ئەزانی لە لایانی دەرونیەوە چەند گرنگە تۆ پشگیریان بکەین بەخوا چەند دەرمانەکان کاریگەری هەبێ لەسەر چاکبوونەوەی لایانی دەرونی کە دڵخۆش بێ و کە گەشتبین بێ و مشکلەی بۆ دروست نەکەی دوو ئەوە کاریگەری هەیە لەسەری فەرموو باوکە جان ئاخر کاک دکتۆر توخواوە کێ قسێ ئەمەڵێ یعنی زۆربەی خەڵک ئاوایان ئەخواتەوان ئەم بە یعنی بە پەتی خەڵک خۆی خنکێنێ جارێ ئەم یەک دنیا برادری خراپی یعنی ناتوانێ وازیان لێبێنی هەر برادەرەکانێت یعنی فێری قومار و مەشروب و ئەو شتانەیان کردووە ئەم یعنی بیانۆ هێنێتەوە پێش ئەوەی من نەخۆش بوومە هەموو کاتی ئەی و ژنەهێنم بەڵام کە نەخۆش کەوتم یعنی ناچار بووم بڵێم بیهێنێ یعنی بۆ ئەوەی یعنی تووشی کێشە نەبین من و ماڵ و مناڵم سەرمان لێ نەشێوێت ئێشتا ئەم لەسەر ئەوە شایعنی داوای پارە لە ماڵی باوکمەکە ئەوێ ماڵی باوکم هاوکاریکەین یعنی هیچ ئایلێ بڕوا ناکەم هەوڵ ینی بێوێت ینی ژن بەسەر کچەکەی بێت هیچ کەسێک ئەوە بە پارەی خۆشیان ئەزای چۆنە کچی من ئەگەر بێت و حاڵەتەکە کاک شێرکۆ یعنی یەکەم ئەگە تۆ ئیمکانیەتی هەیە و ئیمانی هەیە و متەدەیینی و بەو شێوە بیرەکەیتەوە بۆ هەیە ژنی دووەم بێنی بەڵام بێ عەدالەت ڕاگریتووە مشکلەکە و چییە ئەمەڵێ بڕۆ ژنی دووەم بێنە یعنی کە خوا ڕێگەی پیاوی ئەمیش ڕێگەی پیاوی خۆ شتی کە خوا حەڵاڵی کردوێن حرامی ناکات بەڵام مشکلەکە تۆ کێشەکە ئەوە نییە کێشەکە ئەوەیە ئەتەوێت لەسەر حسابی ئەم و خێزانەکەی ژن بێنی بە قوربان شتی واکووا هەیە لە چ وڵاتێک بووە لە چ شوێنێکە هەیە کەسێک کێ پارە و باتێ بڕۆ بڵێ ژن بەسە کچەکەم بێنە ڕاستەکەی بەس کاک شێرکۆ یارمەتی بە شتەکانە بۆ تەواو کرد ئەمە یەک هەر کاتێک ئەو باسمان کرد لە ناحیەی دینیەوە گەر خۆ قەناعەتت بەوە هەیە بەس تۆ خۆی تەوانێ قومارێکی و ڕەن ناکەم باوەڕێ بەوە هەبێت دووەمیان ئەگەر باوەڕیشی بەوە نەبووە گەر ژنەکە و کەم تەرخەمە ناتوانێ وەکو هاوسەر ئەرکەکانی هاوسەرگیری جێبەجێ بکات مافی خۆتە یاساش ڕێگە و پێەیە بەڵام ئەم ئەو شتانەی نییە نەگەشتوێتەوە حاڵەتە کە نەتوانێ وەکو هاوسەر پێداویستیەکانی تۆ وەکو ئینسان هەم لە ناوماڵە هەم لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە هەم لە پەیوەندی شخصیە لەگەڵ تا ئەمانەی نییە بەڵام ئێستا تۆ ئەتەوێ
لە ڕێگەی ئەمەوانێ ژنی دووەم بێنی لە کاتێکیشا ئەوان مەترسیان هەیە کە پێشتر زۆر وعدە پیاون و جێبەجێ نەکردووە و زمانی ژنێت تۆ ئەڵەی تۆ بزان من چی بم بە زەمان ینی سبەی ئەگەر کردە من چی بکەم ڕوزەدی لای ئەوانە بە من چی پێ بم کاک شێرکۆ تۆگە لەسەر مەشروب خواردنەوە و بەردەوامبی تۆ گەشتۆتە حاڵەتی ئالوودەبوون بە قوربان چکە من کەوت زانیاریانی کۆمان کردەوە کە پرسیارم نەخۆشە کرد لە هاوڕێکانی چکرد لەم ینی ئەو حاڵەتی تو ئەم هەموو شەوێکە ئاخۆیتەوە ئەمە پێڵە مدمین ئالوودەبوون تۆ پێویستە بە چارەسەر هەیە